سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست، من مامۆستا شۆرش ڕەفیق لە ئامادەی کلێڤەری ناحوکمی بەردەوام دەبن لەسەر شیکارکردنی پرسیاری هاوسەنگ بوون. هەموو لایەک ئاشکرایە هاوسەنگ بوون پرسیاری زۆر تێدایە و کاتی زۆر دەوێ. ئەوانەیە ماوانەی چوارەمە لەسەر هاوسەنگ بوون، لەوانەیەشدا چەند پرسیارێکمان ماوە ئەوان شیکار دەکەین. سێ پرسیار لە بۆ شیکار دەکەم لەوانەیەدا. یەک لە پرسیارەکان پرسیاری پێنجەمی پێداچوونەوەی بەندی دووی دووە. لە پرسیاری پێنجەمدا دەڵێ دوو کوڕ کێشەکانیان 510 نیوتن و 350 نیوتنە، کوڕێکیان 510 نیوتنە، کوڕێکیان 350. لەسەر لەوحەیەکی ڕێک هەرکە گوتی لەوحەیەکی ڕێک تووڵێک ڕاستەیەک پردێک ئەوانە چ دەکەین؟ خەتەکی ڕاست و ڕاست دەچێرچین. نەیگوتیەوە کچەکان پرسیاری دوو کچەکەی گە بەبییر مابی، نەیگوتیە دوو کوڕەکە لە سەرەکانی دارەکەی دانیشتینە، کچەکان گوتی لە سەرەکانی دارەکەی دانیشتینە، بەڵام ئەو دەری لەسەر دارێک دانیشتینە، نەیگوتە لە سەرەکانی دانا. کێشەی دارەکەی ئەهان لەوحەیەکی نەیگوتێ سووک، کاتە کێشەکەی فەرامۆژ نەکرایە، کە فەرامۆژ نەکرایە ناوەڕاستیەوە کێشەکەی وێنە دەچێشم لە ناوەڕاستیەوە ئەوە کێشی دارەکەمانە. ناومانێنە دەتوانین ناوێنین FG لەوح L، ناوێنین FG لەوحی ناولێنێ چل نیوتنە. خاڵی ڕاگیربوون لە چەقی بارستاییدا کێشەکە لە بۆ تەنەڕێکان لە چەقی بارستایی کێشەکەی وێنە دەچێشین. دەرێ خاڵی ڕاگیربوونەکە لە چەقی بارستایە، کاتە چەقی بارستایەکە خاڵی ڕاگیربوونەوە و تەوەرەی خولانەوەکەیە. ئەو کوڕیان کێشەکەی 510 ئەومان بە 510 نایە، ئەوە FG کێشی کوڕی یەکەمان 510 نیوتنە، لە خۆی پێوان دەرێ 1.5 مەتر دوورە لە تەوەرەی خولانەوە لە چەقەکەی، یعنی دی کوڕی یەکەمان 1.5. کوڕی دووەمیان ئەلف، کوڕی دووەمیان پێویستە لەکوێ، کوێ یعنی شوێن دیەکەی لەکوێ بۆسێت بۆ ئەوەی هاوسەنگی لە بۆ لەوحەکەی ببینێتەوە. یعنی ئایا دووری کوڕی دووەم لە تەوەری خولانەوە دیت و چەندە داوا کراوە. مادەم هاوسەنگ بوونە تەماشاکەین ئەو تەوەری خولانەوەیە، ئەو زەبرە بە ئاراستەی میلی کاژمێرە یەکسانە بە زەورە بە پێچەوانەی میلی کاژمێرە. ئەوە کێشی لێکوانەتمان هەیە، کێشی کوڕی دووەمان هەیە 350 نیوتنە. ئێستا کە دەڵێن چێ؟ دەڵێن زەبری بە ئاراستەی میلی کاژمێر FG1 D1 یەکسانە بە زەبر بە پێچەوانەی میلی کاژمێر FG2 D2. ئەدی لەو حیسابمان لە بۆ کێشەکەی نەکردووە ئەوە زەبری سفرە. لەبەرچی زەبری سفرە چونکە هێزەکە لەسەر تەوەری خولانەوەیە. ئەدی ئەو خاڵی ڕاگیربوونەوەش بەهێزەک لەوحەکەی ڕاگیر نەکردووە کە لە لقیبا داوای کردووە، ئەویش زەبرەکەی سفرە. هێزەکە سفر نییە، زەبرەکەی سفرە. لەبەر چ وایە؟ چونکە هێزەکە لەسەر تەوەری خولانەوە کادی دووری هێزە تەوەری خولانەوە نییە، کە دیت سفر بی هەر هێزەک لەسەر تەوەری خولانەوە بی گوتمان زەبرەکەی سفرە. ئێستاکە داواکاریەکەمان دیتووە، دیتومان دەوێتن یەکسانە کێشی کوڕی دووەمان کە 350 لە ژێرەوە، ئەو بەرێکسانەمان کێشی کوڕیەکەمان 510 دیەکەشی 1.5 بوو لەسەرەوە. جارانیان کەین دابشکەین لە بۆمان دەرچێتن 2.19 مەتر، دەکرێت بە نزیکەی 2.2 مەتر دابنین، کاتە دووری کوڕی دووەمان لە تەوەرەی خولانەوەکە 2.19 مەتر دەرچوو. هەر گوتمان لەگە ژیانی ڕۆژانەشدا دەگونجێتن کوڕە قەڵەوەکە دەبی دیەکەی کەم بیتن هەتا هاوسەنگ بیتەوە. ئەو کوڕە لاوازە کە 350 کێشەی کەمی هەیە، بەڵام دەبی دیەکەی زیاتر بی هەتا هاوسەنگی بمینێتەوە. داواکاری لقیبا داواکاریەکی نوێیە. ئەو هێزەی کە خاڵی ڕاگیربوونەکە کاری پێکاتە سەرەوەکە چەندە، یعنی ئەو هێزە داواکراوە، ئەو هێزەی کە خاڵی ڕاگیربوونەکە کاری پێکاتە سەرەوەکەی لە لقیبا داواکراوە، هێزی خاڵی ڕاگیربوونەکە. کەواتە ئەو هێزی خاڵی ڕاگیربوونەکەی هێزی ڕاگیربوون دەتوانن ئار لە بۆدانێ بەز و ناسینەوەیە. ئەما هاوسەنگ بوون دەڵێن چێ؟ هێزەکانی سەر یەکسان بە هێزەکانی خوارەوە. یاخود دەمانگۆ چێ؟ دەڵێن چێ؟ دەڵێن بەرئەنجامی هێزەکان یەکسانە بە سفر، بەرئەنجامی هێزەکان یەکسان بە سفر لەوە هاتیە. چەند هێزمان هەیە؟ هێزی خاڵی ڕاگیربوونەکە کۆ کێشی لەوحەکە کۆ کێشی کوڕی یەکەم کۆ کێشی کوڕی دووەم، ئەوە هەموو یەکسانە بە سفر، ئەوە مەرجی هاوسەنگی جێگۆڕە. ئێستاکە ئەوە بەرەو سەرەوەی پۆزەتیفە، ئەوانە کێشەکان بەرەو خوارەوە نێگەتیفن بستنەوە بەری دەبنە پۆزەتیف، کاتە هەر یەکە لەو کێشانە بینەوە بەریتە پۆزەتیف، کاتە چی لێدێتەوە؟ هێزی خاڵی ڕاگیربوونەکە دەتوان ڕاستەخۆ لێرە دەست پێکەینەوە، دەکاتە کێشی لەوحەکە زائیدەن کێشی کوڕی یەکەم زائیدەن کێشی کوڕی دووەم، کاتە دەرێن هێزەکانی سەرەوە یەکسانە بە کۆی هێزەکانی خوارەوە. کێشی لەوحەکەمان چلە؟ کێشی کوڕی یەکەمان 510 کێشی کوڕی دووەمیشمان 350
هەمووان کۆکەینەوە دەکاتە 900 نیوتن داواکاریەکی گرنگە تا ئێستا ئەو داواکاری نهاتەوە ئیحتیمامێکی باش پێ بدە ئەگەر وێنەکەی یان پرسیارەکەی داهاتوو لەوانەیە بەس داواکاری لقی با لەبۆ بێتەوە چکو داواکاری لقی ئەلیف چەند جار دەکاتەوە ئایا هێزی خالد ڕاجبوونەکە چەندە کاری پێکاتە سەرەوەکە کەواتە ئەو هێزە دەکاتە کۆی هێزەکانی خوارەوە. پرسیارێکی دیکەمان هەیە دیسانەکە لەسەر هاوسەنگبوونە وێنەکەمان کێشە وێنە دیکەش دەچێشین دەرنافیزێکمان ئێمە قوتیەکی سبوغ بکردن یەکسەر بە دەرنافیزێکی سەری هەدە بچڕین چۆن دەکەین قوتی بۆیەش ئەگەر تەماشاکەی سەری قوتوەکەی لە لێوارەکەی نییە بەڵکو لێوارەکەی تۆزێک بەجێ دێلی یعنی ئێستا گەر سەری قوتوەکی بۆیە بچێشین قوتی شێوەی لولەچیە سەرەکەی لە لێوارەکەیدا نییە بەڵکو سەرەکەی چۆنە سەری قوتوەکەی تۆزێک لێوارەکەی بەجێ دێلی ئەوە سەری قوتی بۆیەکەیە جا دەرێت دەرنافیزەکمان هەیە درێژەکە 23 سانتیمەترە بەکار هات بۆ کردنەوەی سەری قوتوەکی بۆیە ئەگەر تەوەرەی خوڕانەوەکە 2 سانتیمەتر دوور بێت ئەگەر تەوەرەی خوڕانەوە 2 سانتیمەتر دوور بێت لەکوێ لە سەری دەرنافیزەکە یعنی ئێستا دەرنافیزێکی وێنە دەچێشم دەرنافیزێکی بچێشین ئەوە دەرنافیزەکمان هەیە بەکاردێنین بۆ کردنەوەی سەری ئەو قوتوەی بزانە ئەو دەرنافیزە بە دەوری چێدا دەخوێتەوە بە دەوری لێواری قوتوەکەی دەخوێتەوە ئەوە دەستی دەرنافیزەکەیە ئەوە دەستی دەرنافیزەکەی ئەوە سەری دەرنافیزەکەیە ئەو دەرنافیزە هەمووی لە خۆی لەو سەری دەرنافیزەکەی تاوەکو ئەو سەری دەرنافیزەکەی هەمووی ئەوەندا 23 سانتیمەترە کەواتە دەرنافیزەکەمان چۆن دەبیتن بە دەوری لێوی قوتوەکەی دەخولێتەوە کەواتە تەوەرەی خوڕانەوەکە 2 سانتیمەتر لە سەری دەرنافیزەکەی دوورە کەواتە ئەو مەسافێش دراوە لە بۆمە ئەو مەسافەیەمان هەیە ئەوەندەمان ئەوە 2 سانتیمەترە 2 سانتیمەتر هێزەکی دەخەینە سەر دەسەکەی طبعا هێزەکە لە بۆ خوارەوە پاڵی پێدەنێن هێزەکی دەخەینە سەرێ ئەوە هێزێکمان خستە سەردەشی دەرنافیزەکەی هێزی دەرنافیزەکەی دەکرێت دیوکی لە بۆدانی بۆ ناسینەوەی 84.3 نیوتنە 84.3 نیوتنە 84.3 نیوتن داواکارێکە چییە ئەو هێزە چەندە قوتوەکە دەکاتە سەر قوتوەکە دەخاتە سەر دەمی دەرنافیزەکەی زۆر جا قوتابی لێرەدا ناڕوونێکی لە بۆ پیا دەبیتن ئەگەر هاتوو برێم هێزی دەرنافیزەکەی سەری دەرنافیزەکەی سەر قوتوەکەی بۆ شێوازەیە هێزی ئەو هێزە چییە هێزی دەرنافیز لەسەر قوتوو ئەوەی نایەتن دەرێ هێزی قوتوەکە لەسەر دەمی دەرنافیزەکەی هێزی قوتوەکەی دەوێت لەسەر دەمی دەرنافیزەکەی ئەوەی دەوێتن هێزی قوتوو لەسەر دەمی دەرنافیز ئەمە دەماوە کاتێک کە تەنێک بە هێزی کار دەکاتە سەر تەنی دووەم تەنی دووەمش بە هەمان هێز لە بەردا و لە ئاراستە پێچەواندا کار دەکاتە سەر تەنی یەکەم پێیان دەڵێن هێزی کار و کاردانەوە ئەو هێزەی کە دەرنافیزەکە کاری پێ دەکاتە سەر قوتوەکەی یەکسانە بەو هێزێک کە قوتوەکە کاری پێ دەکاتەوە سەر دەرنافیزەکەی کەواتە ئەوە داواکراوە هێزی قوتوەکە لەسەر دەرنافیزەکەی چکوزاری وا قوتابی دەرێ مامۆستا خۆ هێزی دەرنافیزەکەی لە بۆ قوتوەکەی لە بۆ سەرەوەی واتە زەبرەکەی بە ئاراستەی پێچوانە میری کاژمێرە بەڵام ئەو هێزە داوا نەکراوە ئەو هێزیان داواکراوە هێزی قوتوەکە لەسەر دەرنافیزەکە بزانە زەبرەکەی بە ئاراستەی میری کاژمێرە ئەو زەبرەشمان بە پێچەوانەی میری کاژمێرە دیسانە کە مەرجی هاوسەنگبوونی لەسەر جێبەجێ دەکەین دەرێن ئێفی دەرنافیزەکە دی دەرنافیزەکە زەبر بە ئاراستەی پێچەوانەی میری کاژمێر یەکسانە بە زەبر بە ئاراستەی میری کاژمێر هێزی قوتوەکە لەسەر دەرنافیزەکە دی قوتوەکە داواکاریەکە ئەوەیە هێزی قوتوەکەی دەوێتن هێزی قوتوو یەکسانە ئەو بەر یەکسانەمان لەسەرەوە ئێفی دەرنافیز دی دەرنافیز لەسەر دی قوتوەکە دانانەوەکەی دەکەم هێزی دەرنافیزەکە 84.3 جارانی دی چیە دی دووری هێزە لە تەوەری خوڕانەوە ئایا ئەو هێزەی کە لێرانەیە چەند دوورە لە تەوەری خوڕانەوە ئەو مندە دوورە لەو سەر لە بۆ سەری نییە بەڵکو تەوەری خوڕانەوەکە لەو سەری 2 سانتیمەتر هاتیە هەموو دەرنافیزەکەس 23ە کەواتە ئەوە دەبتە چێ دەبتە 23 سانتیمەتر کەم 2 سانتیمەتر دەکاتە 21 سانتیمەتر کەواتە ئەوە دەبێتە چێ دەبیتە دی لە بۆ دەرنافیزەکەی دەکرێت بە سانتیمەترش بنێتەوە ئاسایی نەشی گۆڕی ئەوە 21 سانتیمەتر ئەدی ئەو هێزە چەند دوورە تەوەری خوڕانەوە بزان لە خۆی پێی گوتی تەوەری خوڕانەوە 2 سانتیمەتر لە سەرەکەی دوورە کەواتە ئەوە 2 سانتیمەترە
ئەگە نەشی گۆڕین سانتیم و سانتیم پێکەوە دەڕواتن جارانیان کەین دابەشکەینەوە دەکاتە 885 نیوتنمان لە بۆ دەردەچیتن ئەوەش پرسیاری دەرنافیزەکەی پرسیاری 35 پرسیاری 34ش ئەوەی باسی لولەکەی دەکات بە باسی گرێ خوێنەوە هەر هەمان فکرەیە. کۆتا پرسیار لە بابەتی هاوسەنگ بوون ئەو پرسیارەیە ڕاستەیەکی 1 مەتری ڕاستەیەکمان هەیە 1 مەترە ئەوە ڕاستەیەکمان چێشای 1 مەتر بزانە 0 10 20 ئەو پلە پلەمان کردیا ئەوە 0 10 20 چین تا 1 مەتر یعنی 100 سانتیمەتر. بارستایەکەی ئەو 0.1 کیلۆگرامە لەو پرسیارەیەدا لە باتی کێشەکە داتێ بارستایەکەی دایتەما کەواتە بارستایی تەنێکی ڕێک لە چێدا لە چەقی بارستایەکەیدا کاتە کێشەکەی لە چەقی بارستایی ڕسم دەکەین کاتە ئەوە کێشەکەی لە بۆ خوارەوە ئێستا بارستای دەکەین لە کێش لەسەر نیشانەی چل ئەوە نیشانەی چلە بۆی پەتێکەوە بەستراوە بە پەتێکەوە بەستراوە وتمان پەت هێزی کرژی هەیە لە کۆتاییەکەشدا پێ دەڵێ هێزی پەتەکەی 19.6 نیوتنە دوای پێمان دەڵێت ئینجا 0.7 کیلۆگرامان بە شاوڵی هەڵواسیە لەسەر نیشانەی 5 سانتیمتر ئەوە سفرە ئەوە دێ لە نێوان سفر و دەی 5 مانەیە کەواتە بارستایەکمان لەسەر نیشانەی 5 سانتیمتر بە ڕاستەکەی هەڵواسی بارستایی دووەم لە چ شوێنێکی ڕاستەکە هەڵبواسێتن ئێستاکە لێرە گرتمان بارستایەکمان پێ هەڵواسی هاوسەنگ نیە ئێستاکە دەی بارستایەکە کە لاکەی دیکە دابیتن وەچی یاری عندرۆپانەیەکەی کە بارستایەکمان لەولایە لە لای چەپ کە لەسەر نیشانەی 5 سانتیمتر بوو هەڵواسی دەی بارستایەکە کە بکەیتە لای ڕاست بۆ ئەوەی هاوسەنجی مسۆگەر بکاتەوە هەروەها داواکاریەکەی دەرێت چیە بڕی بارستایی دووەم چەندە وە شوێنی ئەو خاڵی کە بارستایی دووەمی تێدا بێتن دەبێت چەند بیتن ئێستاکە داواکاریەکان شیکار دەکەین بزانین دەڵێن ئەمە ئێستا لێکوانە لە باتی کێشی ڕاستەکەی بارستاییمان هەیە کەواتە کێشی ڕاستەکە دەکاتە بارستایی ڕاستەکە تاودانی کەوتنە خوارەوەی سەربەست بارستایەکەمان 0.1 تاودانیشمان 9.81 کەواتە ئێستا کێشی ڕاستەکەمان دەکاتە 0.981 نیوتن لێکوانش بە هەمان شێوە کێشی یەکەم FG1 دەکاتە چ دەکاتە بارستایی یەکەم کە تاودانی کەوتنە خوارەوەی سەربەست بارستایی یەکەمان 0.7 جارانی 9.81 6.867 نیوتن ئەوە لە باتی بارستایی لە باتی کێشەکەی بارستایی داوا کردمانە کێش ئەمە ئەگەر هاتوو بارستایی دووەم داوا دەکاتن یعنی حیساب کە ئەتوو داوای کێشی دووەم لەمە دەکاتن وا دابنێ کێشی دووەم لە تو داوا کردیان چۆن کێشی دووەم دەدۆزینەوە کە داواکاری ئەلفا کەواتە وەکو پێشتر دەرێن هێزەکانی سەرەوە یەکسانە بەکوی هێزەکانی خوارەوە هێزەکانی سەرەوەمان چێ ئەوە داواکاری لقی ئەلف کەواتە هێزی کرژەکە لە بۆ سەرەوە یەکسانە بە هێزەکان کۆی هێزەکانی خوارەوە کۆی هێزەکانی خوارەوە چمان هەیە کێشی ڕاستەکەمان هەیە زائیدەن کێشی بارستایی یەکەممان هەیە زائیدەن کێشی بارستایی دووەممان هەیە ئەوە ئەم کێشی دووەمم دەوێتن کە گە کێشی دووەمم هەبێتن ئەو کاتی کێشی دووەم دەکاتە چێ کێشی دووەم دەکاتە بارستایی دووەم تاودانی کەوتنە خوارەوە سەربەست بارستایی دووەمیش دەکاتە چێ کە داوا کراوە کێشی دووەم لەسەرەوە تاودانەکە لە ژێرەوە تاودانەکەمان زانراوە 9.81 کێشی دووەم ئامادە کرد ینی بارستایی دووەم ئامادە دەبیتن ئەو بستەوبەری دەوێتە سالب بامان شێوەش بستەوبەری دەوێتە سالب کاتە کێشی دووەممان دەمێنێتەوە کێشی دووەم یەکسانە هێزی کرژەکەمان 19.6 بوو کێشی ڕاستەکەمان 0.981 بوو کەم کێشی یەکەمیشمان 6.867 بوو ئەو ئەنجامە دەکاتە 11 پۆینت کێشی دووەممان دەکاتە 11.772 نیوتن ئەو کێشی دووەم ئامادە کرد دێمدا دەنێمەوە 11.772 دابەشی 9.81 بکەم کاتە دەبینیم بارستایی دووەممان لە بۆ دەرەچیتن 1.2 کیلۆگرام یەک داواکاری لە وزاری دێتەوە لەوان لە بۆ بێتەوە ئایا بارستایی دووەم چەندە ئەوەندەی دەکەین ئەگە بارستایی دووەم داوا نەکرابوو یان داواکاری بابێتەوە شوێنی ئەو خاڵە لەکوێیە کە بارستایی دووەم تێداڕاستێتن ئەو کاتی بارستایی دووەمت دەداتن بارستایی دووەمەکە ئەو کاتی دەداتن
دەری 1.2 کیلۆگرامە وەکو ئەوانەی پێشووتر دەرێن بارستای کێشەکەی چۆن دەکەین دەرکاتە بارستایی جاران تاودانی کەوتنە خوارێ سەربەست کە لە بۆمان دەرەچیتن کێشەکەی دەرەچیتن چەند لە بۆمان دەرەچیتن 11.72 کێشی دووەم دەکاتە 11.772 نیوتن. ئێستاکە شوێنەکەی دەوێت شوێنیانی چێ؟ ئێستا ئەوە شوێنی لەکوێ بوو لەسەر نیشانەی 5 بوو ئەوە شوێن لەسەر نیشانەی چرا؟ ئەوە لەسەر نیشانەی 50 ئەوە شوێنەکەی لەکوێیە؟ ئەو بارستایی دۆمان لەکوێدانایە؟ لە خۆم لێرەمدانایە دەکرێت لە هەر شوێنێکی دابنەی هەر هەمان داتە لە بۆ دەرەچیتن. کەواتە ئەگەر ئێستاکە ئەمن ئەو دیەی بدۆزمەوە ئەو بارستایە چەند دوور لە تۆڕی خوانەوە یعنی دیتو ئامادە بکەم بدۆزمەوە ئەگەر دیتی بدۆزمەوە ئەوەندە شم زانراوە ئەوەندە چلا چل کۆی بکەمەوە لەگەڵ دیتوەکەی ئەوە شوێنەکەی دەردەچیتن شوێنەکەمان لە بۆ دەردەچیتن. کەواتە یەکەم ئیشی من چێت دیەکەی بدۆزمەوە بە هەمان شێوە تەوەری خوانەوەم هەیە ئەو زەبرە بە ئاراستەی پێچوانە میلی کاژمێرە یەکسانە بەو زەبرانەی بە ئاراستەی میلی کاژمێرن ئەوە زەبری دروست ناکە چکو لەسەر تەوەرەی خوانەوەیە کەواتە دەڵێم چ دەڵێم لە بۆ لقی با دەڵێم زەبری ڕاستەکە زائیدەن زەبری بارستایی دووەم یەکسانە بە چ زەبری بە ئاراستە پێچوانە میلی کاژمێر کە کێشی یەکەم دیوەنە. ئەمە ئامانجم ئەوەیە ئەو دیتوێک دۆزمەوە دادەنێمەوە جارێ نرخەکان کێشی ڕاستەکەمان 0.981 جارانی دیەکە دی چەندە ئایا ئەو ڕاستەیە ئەوە کێشی ڕاستەکەمان لێ ڕسم کردیا چەند دوورە لە تەوەری خوانەوە ئەوە لە سەر نیشانەی چلیە ئەوە سەر نیشانەی 50 کەواتە دی ڕاستەکە دەبێتە 10 سانتیمەتر ئەوە 10 سانتیمەتر جارانی دا کێشی دووەممان کە گوتمان 11.772 جارانی دیەکەی چەندە دامانەوەی ئەوی بدۆزینەوە کە دیەکەمان دۆزیۆ دەزان داخۆشوێنەکەی لەکوێیە یەکسانە کێشی یەکەمیشمان 6.867 بوو ئایا ئەوە چەند دوورە تەوەری خوانەوە ئەو کێشەمان چەند دوورە تەوەری خوانەوە ئەگەر لە سەرەتای ڕاستەکەی باە لەو سەر ڕاستەکەی با دەمان گوت 40 سانتیمەتر جا بەڵام گوتی لەسەر نیشانەی 5 ئەوە نیشانەی 5 سانتیمەترە کەواتە ئەوەندە چلا یعنی لە چلی 5 بڕواتن ئەو مەسافەیەمان دەکاتە چەند ئەوە دەکاتە 35 سانتیمەتر کەواتە دی بارستایی یەکەمەکەمان دەکاتە 35 سانتیمەتر ئەوە جارانی 35 دەکەم. ئێستاکە ئەو بڕا بچێتە ئەو بەری دەبێتە سالب ئەوەی لەگەر نەزانراوەکەشە لە ژێرەوە دەبێت کەواتە دیت و یەکسان دەی بەچێ یەکسان دەبی بە 6.867 جارانی 35 سانتیمەتر کەم 0.981 جارانی 10 سانتیمەتر دابەشی چەندی؟ دابەشی 11.772 ئەوە لە بۆمان دەرەچیتن 19 گوتم لە عاسیبەی چی دەکەی هەموو جانەکە کەمی دەکەی سەرە کەمەکەی دەکەی یەکسانەی لێ دەدەی ئەو دابەشی ژێرەی دەکەی ئەگەر ژێرەش دوو ڕەنووس زیاتر بیتن ئێستا یەک ڕەنووسە دوو ڕەنووس باە کەوانەکمانە بۆ دەکرد کەواتە ئێستا کە ئەوە لە بۆمان دەرچیتن 19.6 مادام یەکەم نەگۆڕیا کەواتە ئەو بە سانتیمەتر دەرچوو ئێستا ئەو مەسافەیەمان ئەوەندەمان 19.6 سانتیمەترە 19.6 19.6 کۆچل دەکاتە ئەوە شوێنەکەی لەکوێیە شوێن ئێکس یعنی شوێنەکەی دەکاتە 19.6 سانتیمەتر دەکاتە 59.6 سانتیمەتر دەکرێت بە نزیکەی بڵێن لەسەر نیشانەی 6 سانتیمەتر دانراوە. ئەدی مامۆستا چ کاتێک کەممان دەکردەوە ئێستا لەیکوان و کۆمان کرد شوێنی تەوەری خوانەوەکە 40 سانتیمەتر دوورە ئەوەش 19 بابرێن 20 سانتیمەتر لە تەوەری خوانەوە دوورە کەواتە کۆمان کردەوە. ئەگەر هاتوو ئەو بارستاییەمان هەبایە داوە شوێنی ئەو بارستایە بکرد باە یعنی لە لای ڕقەمەکەمەکەی بیتن بارستایەکە ئەو کاتی دەمان گوت شوێنی تەوەری خوانەوەکە کەم دیەکە شوێنی تەوەری خوانەوەکە ئەگەر لە لای سفرەکەی باە بارستایەکە دەمان گوت شوێنی تەوەری خوانەوەکە چل کەم دیەکە ئەو کاتی شوێنەکەمان دۆزیەوە بەڵام ئەوە لە لای ژمارە گەورەکەیە. هیوادارم سوودەکەم بە ئەوەی خۆشەویست گیان دەبێت